الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. بارزان بيكو دسين خزمت آتي جمال السيزة لسورة الحجرات. بسم الله الرحمن الرحيم. يا أيها الناس إنا خلقناكم من ذكر وأنثى وجعلناكم شعوبا وقبائل لتعارفوا إن أكرمكم عند الله أتقاكم إن الله عليم خبير. بەڵێ رب العالمين دەفەرمێ ئەی خەڵچینە بەگشتی بە مسلمان و کافرەوە ئینا خەلەقناکم بە ضەمیری جەمعی تەعظیم ئێمە ئەنگۆمان خەڵق کردیە من ذەکەرین و ئونثا کە دیارە لە باب ئادەم و دایکە حەوا هەمووی بە پاشکەوتینە وجعلناكم شعوبا وقبائل لتعارفوا پاشان کە زۆر بووینە خوای گەورە ئەنگۆمان جێڕایە بە چەندین گەل و تیرە و قەبیلە و عەشیرەت لەبەرچی لتعارفوا تاوەکو تعارف بکەن و یەکتری بناسن تاوەکو تعارف بکەن و یەکتری بناسن. ئیتر وەکو پێغەمبەر صلی الله عليه وسلم دەفەرمی تعلموا من أنسابكم ما تصلون به أرحامكم. ئیتر ئەو هەندە لە نەسەبی خۆتان شارەزابن تاوەکو بتوان سیلەی ڕەحم بەجێ بگەینن کەوا چێلەنگۆ خزمی چێ و با بڵێن لەگەڵ یەکتری پێویستە ئەو سیلەی ڕەحمە بەجێ بگەینن. کەواتە مەبەست لێردا وەکو رب العالمین دەفەرمی ئین ئەکرەمەکم عند الله ئەتقاکم. کەواتە کە خوای گەورە سوبحانە وتەعالە ئەو تەنویعی لەناو بەشەریەتدانا لە دوایەکەوە نەوە و زوڕیەتی ئادەم عەلەیهی سڵاتو وسەلام زۆر بووە بووینە چەندین گەل و تیرە هەرێکە لە جێگایەک نیشتە جێ بووینە مەبەست تێیدا لتەعارەفوو تاوەکو تەعارف بکەن تاوەکو یەکتری بناسن تاوەکو تەعارف بکەن و یەکتری بناسن. ئەدی مقیاسی فەخر و شانازی مقیاسی گەورەیی و بە قەدر و قیمەتی لای الله تعالە چ مقیاسێکە؟ ئایا بەوەیە کە لە چ گەلێکی یان لە چ عەشیرەتێکی لە چ تیرەیەکی؟ نەخێر، بەڵکو ئین ئەکرەمەکم عند الله ئەتقاکم. بێگومان ئەوەی لانگۆ لە هەمووان بەڕێزترە ئەو کەسێ لە هەمووان بە تەقواترە. ئەوەی لەنگۆ لە هەمووان بەڕێزترە لای الله تعالە ئەو کەسەیە کەوا لای خوای گەورە لە هەمووان بە تەقواترە. دیارە تەقواش وەکو پێغەمبەر صلی الله عليه وسلم دەفەرمی التەقوا هاهونا ئاماژە لە بۆ سینجی پیرۆزی دەکە و دەفەرمی تەقوا لێرەیە. تەقوا و لە خواترسان لە ناو دڵ و دەروونە و ئاسار و شوێنەوارەکانی ئەوەیە کەوا ئەو کەسە خۆی لە قەدەغکراوەکان دەپارێزی و هەروەها خۆی دەڕازێنتەوە بە فەرمانەکان و بە تاعەتی رب العالمین. ئیتر تەماشا دەکەی پێغەمبەری صلی الله عليه وسلم دەفەرمی کە با کەسانێک واز بینن بە فەخر و شانازیکردن بە باب و باپیرانیان لە کاتێکدا ئەو باب باپیرانەیان بە تایبەت ئەوانەی کەوا لە ناو کوفر مردینە باواز لە فەخر و شانازی بین کەوا فەخر بەو باب باپیرانیان دەکەن لە کاتێکدا ئەوان بووینە ڕەژوو لە جەهەنەم. ئینجا دەفەرمی ئەگەر واز بینن باشترە ئەگەرنا لای الله تعالە ئەوەندە بێقەدر و قیمەت دەبن لەوەش بێقیمەتتر دەم لەو قالۆچەیکەوە پیسایی بەدەوی کۆ دەکاتەوە. ئینجا دەفەرمی خەڵکی دوو کەسە کەسێکیان بەڕۆن تەقی چاکەکار و بە تەقوایە ئەو کەسە لای الله تعالە بە قەدر و قیمەت و بەڕێزە. لە مقابلدا کەسێکە کەسێکی خراپەکارە کەسێکی بەدبەختە لای الله تعالاش هیچ قەدر و قیمەتێکی نییە. ئینجا دەفەرمی ئەی خەڵچینە هەر هەمووتان نەوەی ئادەمن و ئادەمیش لە خۆڵ دروست کرایە. ئینجا و ئاتە پیرۆزەی خیندەوە کە ئێمە لە خزمەتی داینە لێ لە کۆتایشدا دەفەرمی ئین الله علیم خەبیر. بێگومان الله تعالى علیمە ئاگادارە و خەبیریشە عالم ببواطن الأشياء. نەک هەر کار کردەوەکانتان دەبینی بەڵکو ناوەڕۆکی ناو دڵ و دەروونتان و نیەتتان دەخینیتەوە ئاگادارە. ئیتر لەسەر ئەو ئەساسەیە کەوا چێ قەدر و قیمەتی هەیە و ئەوەی تریشیان کەواتە بەڕاستی ئەو مقیاسە ڕەبانیە زۆر گرنگە کە ئێمەش بیکەینە مقیاس و پێوەەر لۆ تەعامل لەگەڵ یەکتری حکم. طبعا ئێمە نازانین چ ناودڵی مقابلمان هەیە بەڵام دەکرێت تا هەڵی سەنجین لەسەر ئەو کار و کردوانەی کەوا دەیکا لەبەرەوەی ئێمەی بەشەر علينا بالظاهر والله يتولى السرائر. ئێمە حکم لەسەر ظاهر دەکەن. ئەو کەسەی کەوا چاکە بکا و چاکەکار بی پێویستە ڕێزی لێ بندرێ.
ئەو کەسەی خراپەکارە ئیتر ئامۆژگاری بکرێ و ئەگەر هەروازیشی نەهینە پێویستە لە قەدەر خراپەکانی تەعاملی لەگەڵ بکرێ و لە خوای گەورە دەپاڕێونە هەمومان ئەو کەسە بین کەوا مقیاسمان مقیاسی خوای گەورە بی و ئەو کەسە بین کەوا ئەو تەقوایەمان هەبی کە لای خوای گەورە سبحانه وتعالى قدر وقيمتمان هبي. وصلى الله وسلم على نبينا محمد وعلى آله وصحبه أجمعين وآخر دعوانا أن الحمد لله رب العالمين.